بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. نازانم بڵێم جەژنتان پیرۆز بێت، یان بڵێم سەرخۆشیتان لێ بکەم بەهۆی بەجێهێڵانی مانگی ڕەمەزانەوە. نازانم تەعزیەباری لە خۆمان بکەین یان جەژنە پیرۆزە لە خۆمان بکەین، بەڵام مادام ئەم مانگە عیبادەتمان کرد، ئەم مانگە خوامان لە خۆمان ڕازی کرد، ئەم مانگە توانیمان زاڵ بین بەسەر شەیطاندا، یاخوا جەژنمان پیرۆز بێت، یاخوا تاعەتمان قبول بێت، یاخوا ئاوا لە ماڵەکەی لە بەهەشتەکەی خوادا ئینشاء ئەڵڵا کۆبینەوە، یەکتری بناسینەوە، ئەم ڕۆژانەمان لە یاد بێت کە چۆن مانوو بووین، برسی و تینوو بووین، عیبادەتمان کردووە، ئینشاء ئەڵڵا بە خزمەت پێغەمبەرەکەینەوە صلی الله عليه وسلم. یاخوا جەژنتان پیرۆز بێت. جەژن ئێمەیە، ئەبێ ئێمە پیرۆزبایی لە یەکتری بکەین. هی ئەوانە نییە ڕۆژویان گرتووە، هی ئەوانە نییە ڕۆژویان نەگرتووە، هی ئەوانە نییە تەراویحیان نەکردووە، هی ئەوانە نییە ماڵی خوا نازانن لەکوێیە. جەژن هی ئەوانەیە کە ئاتوچۆی مزگەوتیان کردووە و ڕۆژویان گرتووە و تەراویحیان کردووە بەڕاستی، نەک کەسێک نازانێ ڕێگەی مزگەوت کامەیە و جەژنە پیرۆزە بکە. جەژن هی ئێمەیە. جەژنتان پیرۆز بێ ئینشاء ئەڵڵا. یاخوا گردنی هەموو ئومەتی پێغەمبەر ئازاد بێ صلی الله عليه وسلم. بەڕێزەکانم بە کورتی چەند ئادابێکی جەژن هەیە لە خزمەتانە عەرزی یەکەم سبەینێ ئەنجامی بین. یەکەم سنەتە سبەینێ ئەڵڵاهو ئەکبەر بکەین بە دەنگی بەرز، لە ماڵەوە، لە دەرەوە، لە مزگەوتە ڕاکشاوی بە دەنگی بەرز الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد فرماني خوايا ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم. هر الله أكبر أكي يعني أما من بروجوب وم تراويحم كردوا خيرم كردوا شاكم كردوا قشتي بو خواب وخوا زور لو قورتلك من بوم كردوا زياتر بيوست عبادتكم، زياتر بيوست خو مانوكم. الله أكبر من كل عمل عملته لله. خوا زور لوي شاوترا، زور لوي لا يقترا، أما هيج نيكردو معنا. الله أكبر يعني أوا الله أكبر من كل شيء. أما يكن برتان نتشي هتا سبين دواي عصر بمان هي تشي بكين الله أكبر بكين. دوهم خوشوردن بو جەژن، خوشوردن سنتێکی گەورەیە بۆ پێشەوەی بێی بۆ نوێژی جەژن خۆت بشۆی، سنەتێکی گەورەیە. سێهەم بانگیاندا بانگی بەیانی، سێ دنەک خورما بخۆ، پێچەوانەی شەیطان بکە، سنەتە با ڕۆژی جەژنت جیا بێ لە ڕۆژی ڕەمەزان. لە ڕۆژی ڕەمەزانە کە بانگ بێژوتی الله ئەکبەر کەف هیچ ناخوا، بەڵام بەیانی جەژن کە الله ئەکبەری کرد لە مزگەوتا بیا لە ماڵەوە بی، ئەوە توانی شتێ بخۆی بۆ ئەوەی پێچەوانەی شەیطان بین لە جەژنا شەیطان بەڕۆژووە و قوڕ ئەپێوێت. پێنجەم الجهر في التكبير في الذهاب إلى الصلاة. بەدەنگی بەرز کاتی ئەی بۆ نوێش الله ئەکبەر بکە و وەرە بۆ نوێش. بەدەنگی بەرز لە نوێژی جەژنا الله ئەکبەر ئەکەین، لە مزگەوتە لە دەرەوە بەدەنگی بەرز ئەکەین. خاڵێکی تر ڕێگە گواستنەوە لەسەر جادەی ڕئیسیەوە ئەی بۆ مزگەوت بۆ جەژن کە ڕۆژتی تەوەسنە دوایە لێوە بڕۆیتەوە، لە کۆڵانەکەەوە بڕۆیتەوە، ڕێگە بگۆڕیت بۆ ئەوەی کە ئەو سنەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەی، لەم ڕێگەیەوە کەس نەبینی و لەو ڕێگەیەوە کەسێک بینی پیرۆزبایی لێکەیت و گەردنی خۆتی پێ ئازا ئەکەیت. خاڵێکی تر سنەتە ئافرەتان نوێژ بکەن نوێژی جەژن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەرەوە نوێژ جەژنی کردووە، لە دەرەوە، لە مزگەوت نەبووە، لە سەحرا بووە، ئافرەتان و مناڵانیش لێ بوون، نوێژ جەژنیان کردووە، سنەتێکی گەورەیە. نوێژی جەژن
دوو ڕکعاتە کەسبەینی ئەنجام یەدەین ئینشاءالله لە ڕکعاتی یەکەمە حەود الله ئەکبەری تایە لە ڕکعاتی دووهەمە پێنج الله ئەکبەر سنە دوایە مامۆسا لە ڕکعاتی یەکەمە سەبیح ئیسمە بخوێنێ لە ڕکعاتی دووهەمە سورەی غاشیە بخوێنێ هەل ئەتاکە حەدیث الغاشیە. ئادابێکی تر گوێکردن لە وتاری جەژن سنەتێکی مؤکەدەیە و زۆر زۆر گەورەیە و خێری هەیە. ئادابێکی تر پیرۆزباییکردن. ئایا پیرۆزباییکردن هەیە؟ بەڵێ ئەسحاب پیرۆزباییان لە یەکتری کردووە بەهۆی هاتنی جەژنەوە. ئادابێکی تر کە هاتی بۆ مزگەوت بۆ جەژن با هیچ ئاسنێکت پێ نەبێ، نینۆ بڕت پێ نەبێت، چەقۆت پێ نەبێت، ئاسنێک شتێکت پێ نەبێت کە ئازار دەربێت، هیچ شتێکت پێ نەبێ ئاگاد لەوە بێ ئینشاءالله. ئادابێکی تر ئینشاءالله سبەینێ گردنی زیندوەکان ئازا ئەکەین جا ئاچین بۆ لای مردووەکان، ناچین بۆ لای مردووەکان کاکە مردووەکان لێرەوە خێرێکیان بۆ بکە زۆر لەوە باشترە. ڕەحمەتی خوا لێبێ، ڕەحمەتی خوا لێبێ، باسی نۆ جەژنە و کولانەوەی جەژن و ئەم شتانە مەکە و لە ڕۆژی جەژنا ئەبێت تەنها شەیطان دڵی تەنک بێت. جەژن لە دوای عیبادەتێکی گەورەیە، مانگێکە شەونخینی و ڕۆژوبوونە و تاعەت و عیبادەتە، بەیانی خۆشی دەرئەبڕین دوای ئەو عیبادەتە گەورەیە تکاتان لە یەکەم دڵتان تەنگ نەبێت، دڵتان خۆش بێت. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سبێنێ جەژن یەتیکرد نەچێ بۆ سەر قەبرستان بدعەتێکە و داهێنراوە و پیرۆزبایی لە زیندوەکان بکەن، مافی زیندوەکان بن. واللهی لێرەوە دوعایەکی خێرکەی بۆ مردوەکان سەدقاتی ئەوە باشە. ئادابێکی تر تێکەڵاو نەبوون، تەوقەکردن لەگەڵ نامەحرەمە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەجایزی نەزانیوە حرامە لەگەڵ ئافرەت و پیاوی نامەحرەم تەوقە بکەن، کارێکی باش نییە و ناشەرعیە، بە ناوی ئامۆزا، بە ناوی براژنیەتی، بە ناوی خزمیەتی، نا ئەو شتانە باش نییە. تکاتان لە یەکەم با عیبادەتمان ئینشاءالله پوچەڵ نەبێتەوە. ئەمە کورتێک بوو لە ئادابی جەژن. ئینشاءالله سبێنە ژووتارمان ئەبێت داوا لە خوا کەم تاعەتمان قبول بێت ئینشاءالله. ئینشاءالله نوێژی جەژنی ڕەمەزان تەئخیر ئەیکەین، نەدوایە تەئخیر بیکەی بۆی کەسێ سەرفترەی نەیابێت بیات ئازا فریای فەقیران بکەوێت، بەڵام نوێژی قوربان زوو ئەیکەی بۆ ئەوەی کەسێک کە قوربانی بکە زوو بچێ بیکا و فریای فەقیران کەوێ ئینشاءالله. یا ربی خوایە ڕەمەزانمان لێ قبولکەی، یا ربی خوایە تاعەتمان لێ قبولکەی، یا ربی خوایە ڕەمەزان شەفاعەتکەر بێ بۆمان، یا ربی خوایە بۆ تۆ بەڕۆژوو بووین، تاعەتمان بۆ تۆ کرد، خوایە لێمان وەرگری، بۆ تۆمان و بوون، خوایە بمانکەی بە ڕەحمەت یا رب العالمین. یا ربی خوایە لە گوناحی خەڵکی ئەم گەڕەکە خۆش بی، بیان خەیتە بەهەشتەوە، ئەوەیان قەرزارە قەرزی بۆ دەفع بکەی، ئەوەیان نەخۆشە نەخۆشی لەسەر لابەر یا رب العالمین. یا ربی خوایە دڵمان ئاشتکەی تۆ لەگەڵ یەکتری، یا ربی خوایە لە گوناحی ئومەتی پێغەمبەر خۆش بی، یا ربی خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردوەکانمان خۆش بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی، خوایە ئەوەی چاکە چاکی بۆ بکەی، ئەوەی خراپە خوایە باشی کەی، ئەوەی باش نابێ خوایە لە ناوی بەری، خوایە بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمانبرێنی، خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين 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 والحمد لله رب العالمين على البشير النذير سيدنا ونبينا محمد الصلوات. قرن من آذاكن